ئاماری مەرزی شۆشمێ تەوێڵە ئەو خۆراکانی هاوردەی ناوەی هەرێم کراون 8 ملیۆن و 55,089 کیلۆغرام بووە. ئەوانی کە ڕێگەیان پێ نەدراوە 86,954 کیلۆغرام بووە. ئەو خۆراکانی ڕێگەیان پێدراوە بێگومان باقیەکەیەتی کە 7 ملیۆن و 968,135 کیلۆغرام بووە. کۆی گشتی پشکنینی ئەو خۆراکانی کە هاوردە کراون 1005 پشکنین کراوە لە سنتەری تاقیگەی خۆراک کە سنتەرێکی تازەیە. ئەویش بە ئومێدی ئەوە دروستمان کردووە کە ئەو خۆراکانی نەشیاون لە ناو بازار و شوێنە گشتیەکاندا بڵاو نەکرێنەوە. ئاماری مەرزی پشتە کە مەرزێکی تازەیە خۆشبەختانە ئێستا بەشی خۆراکەکەی تەنها بەشی خۆراکەکەی لە ژێر کێفی یاخود سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجەدایە کە لە مانگی حوتۆ لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی گەرمیانەوە بە ئەمری وەزاری ڕادەستی هەڵەبجە کراوەتەوە. بڕی ئەو خۆراکانەی لەو مەرزەوە داخلی هەرێم بووە 68,850 کیلۆغرام بووە. هەر خۆراکی نەشیاو بوو بێ گەڕێنراوەتەوە. خۆتان پێشتر تەختێتان کردووە کە چ جۆرە خۆراکێک گەڕێنراوەتەوە. کۆی گشتی داهاتی بەڕێوەبەرایەتیمان 277 ملیۆن دینار بووە. کۆی گشتی خەرجی بەڕێوەبەرایەتیمان 14 ملیار و 593 ملیۆن و 618,750 دینار بووە. بێگومان ئەمە موچەی کارمەندانیشی تایە.